ڕێکەوتنی نێوان شانشینی عەرەبستانی سعودیە و کۆماری ئیسلامی ئێران ئەگەرچی چاوەڕوانکراو بوو بەڵام ناکرێت بە چاوێکی پڕ لە گومانەوە سەیر نەکرێت بە تایبەتیش کاتێک باس دێتە سەر ئەزموونی جیهان لە پەیوەندی بە وابەستەییەکانی ڕژێمی ئێرانەوە بە بەندەکانی ڕێکەوتن و پەیماننامەکانەوە. دەشێت شانشینی عەرەبستانی سعودیە بەشداریەکی کارایی هەبێ لە یاریە سیاسیەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکرێن لە پێناو دەستکەوت و بەرژەوەندی زیاتردا، بەڵام هەرچی تارانە خۆی یاریەکاندا دەڕێژێت و بە هەر نرخێکیش بێ دەیەوێت سەرکەوتووی یەکەم بێ تا هەژمونی خۆی هەر هیچ نەبێ بەسەر ئەو ناوچەی جیهاندا بسەپێنێت و جێگریشی بکە. دەتوانرێت بگوترێت لەو ناوچەی جیهاندا هەموو ڕێکەوتنیی نێوان دوو وڵاتیان زیاتر بە دەستپێکی قۆناغێکی نوێدا دەنرێت لە کاتێکدا مەرجیش نییەوە هابێ لەو سۆنگەیەوەی دەشێ ئەو ڕێکەوتنانە ئەگەر بتمانەیەکی کۆنکریتی لەگەڵدانە بێ ئەوە وەک بابەتێکی کاتی لێبێت بەبێ ئەوەی هیچ شتێک لە هەلو مەرجەکان بگۆڕێ. ئەم ڕێکەوتنەی نێوان ڕیاز و تاران باشترین نمونەیە، چونکە هیچ دڵنیاییەک نییە تاران ببێتە بەشدارێکی سەرەکی بۆ سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بە هەمان شێوەش بۆ عەرەبستانی سعودیەش ڕاستە، بە تایبەت کاتێ باس دێتە سەر دۆسەی وڵاتی یەمەن. لەگەڵ ئەوەشدا کە زۆر نووسراوە و زۆریش گوتراوە لەسەر ئەم ڕێکەوتنە، بەڵام هێشتا بەس لەوە نەکراوە کام یەکێک لەم دوو وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستیان بە ئاوەها ڕێکەوتنیەک بووە. ئایا ئێرانە کە لەژێر فشارێکی زۆر گەورەی ناوخۆیی و ئابووریدایە و عەرەبستانی سعودیە وەک کرانەوەی بوژانەوەیکی دارایی و ئابووری دەبێنە، یان عەرەبستانی سعودیەیە بە شوێن وەبەرهێنان و وەگەرخستنی سەرمایی زیاترە و ئێران بەو دەواازەیە دەزانێ. گەورە کاربەدەستانی عەرەبستانی سعودیە لەوەتای ئەو ڕێککەوتنە بە ناوبژی وڵاتی چین مۆرکراوە دەڵێن ئەو ڕێکەوتنە بۆ مانایەن نییە هەموو ناکۆچیەکان چارەسەرکراون، بەڵکو بەڵگەیەکە بۆ خواستی هاوبەش بۆ چارەسەرکردنیان لە ڕێی دیالۆگەوە. بەڵام هیچ باسێ ناکەن لەوەی ئایا وڵاتی چین ئەو خواستە هاوبەشەی هێناوەتە ئاراوەوە لە دوای ڕێکەوتنەکەشەوە زەمینەی بۆ دەڕەخسێنێ، یان دۆسەی نەوت و بازرگانی سوتەمە نییە وڵاتی چین تا ئێستاشی لەگەڵدا بێن نازانرێت ئەو لاپەڕانەی مۆرکراون بریتین لە ڕێکەوتنێکی کۆنکریتی یان هێورکردنەوەیەکی کاتیانەی ڕەوشەکەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە ئێران و عەرەبستانی سعودیە هەر یەکەیان بەشی خۆیانیان تیادا هەیە و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. یەکێک لەو خاڵە گرنگانەی پێویستە سەرنجی بدرێتێت لە ڕێکەوتنی نێوان عەرەبستانی سعودیە و ئێراندا ئەوەیە زەمینەی ئاوەها ڕێکەوتنێک بۆ هێورکردنەوەی ئاڵۆزیەکانی نێوان ئەو دوو وڵاتە نزیکەی 2 ساڵە قسەی لەسەر دەکرێت بە ئاگاداری ئەمریکاش بووە. ئێمە بەردەوام لە ڕاوێژکردن داین وەک پێشتریش باسمان کردووە. ڕاگەندنی ئەو ڕێکەوتنە جێی سەر سوورمانمان نەبوو. هاوبەشە سعودیەکانمان بەردەوام ئاگاداریان کردوینەتەوە. وڵاتی چین کە ئێستا بە ناوبژیوانی ئەو ڕێکەوتنی نێوان ڕیاز و تاراندا دەدرێت وەک بێژنگ دەڵێ ئەوەی کراوە ئەرچی وڵاتێکی وەک چینە لە ڕوانگەی بەرپرسیارەتیەوە بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردوێتی. وتوێژەکانی عەرەبستانی سعودیە و ئێران لە بێژینگ هەنگاوێکی سەرکەوتوان هەیە بۆ بەجێگەیاندنی پێشنیازی ئاسایشی جیهانی. لە بەشداریکردنمان بەردەوام دەبین لە پرۆژەکانی تایبەت بە ڕوانینەکانی وڵاتی چین بۆ ئاشتی و ئارامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ڕۆڵی خۆشمان دەگێڕین بە شێوەیەکی بەرپرسانە وەک وڵاتێکی سەرەکی لە جیهاندا. هەرچی شانشینی عەرەبستانی سعودیە و ئێرانیشە هەر یەکەیان لە سۆنگەیەکی گرنگ بەخۆیانەوە دەڕوانە ڕێکەوتنەکە، بەڵام هەردوو وڵات بەلاپەڕەیەکی نوێ لە قۆناغێکی نوێی ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ناودێری دەکەن. چاوپێداخشانەوەیەکی ورد کراوە بە هۆکارەکانی ناکۆچیەکانی نێوان ئێمە و ئێراندا و هەروەهاش ئەو میکانیزمەی ئەم ناکۆچیانە چارەسەر دەکەن تاوتێ کراون
جا لەو ڕوانگەیەوە کاشانشین پەیوەستی برایەتەکانی نێوان هەردوو وڵات بووە بۆ کردنەوەی لاپەڕەیەکی نوێ لەسەر بنچینەی وابەستەیی بەڕێوە شوێنەکانی نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوی هاوکاری ئیسلامی و هەروەهاش بەپێی بەندەکانی پەیماننامە نێونەتەوەیەکان ئەم ڕێکەوتنە مۆرەکرێت. لە کۆتاییدا ڕێکەوتن لەسەر هەڵدانەوەی لاپەڕێکی نوێ لە نیوان کۆمەری ئیسلامی ئێران و عەرەبستانی سعودیدا پاشەوەی بۆ 7 ساڵ هیچ پەیوەندیەکمان نەبووە. هاوکاتی بەهێنوەرگرتنی بەرژەوەندی هەردوو لامان هەوڵەکانمان دەست پێ دەکەن بۆ ئاسایش و بۆ بەرژەوەندی خێری ناوچەکە لەگەڵ ڕێکەوتن لەو دەستێوەردانانەی پێوەست ناکەن لەلایەن هێزەکانی دەروێ ناوچەکە بە تایبەتی وڵاتانی ڕۆژاوە و هەروەهاش بەدکاریەکانی ڕژێمی زایۆنزم. ئەم ڕێکەوتنی نێوان شانشینی عەرەبستانی سعودی و کۆماری ئیسلامی ئێران وەک دەگوترێ چاوەڕوانکراو بۆ و جێی سەرسوڕمانیش نییە، بەڵام ناتوانرێن نوکوڵی لە ڕێکەوتەکان و کاریگەریەکانی ئەو ڕێکەوتنە بکرێ بە تایبەتیش لە پەیوەندی بە وڵاتانی ناوچەکە و گەشەکردن و هەوڵەکان بۆ پەرەپێدانی ئابووری و وەگەرخستنی سەرمایە و وەبەرهێنان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لەم ڕەوشە نوێیەدا هێشتا ئەوە جێی پرسیارە ئایا ئەم ڕێکەوتنە ئێران بە ئاراستەی پەیوەندیەکی دۆستانەدا دەبا لەگەڵ وڵاتانی ئەو ناوچەیەدا و ئایا ڕەفتارەکانی تاران لەو ناوچە پڕ لە جەرمە و کێشەیی جیهاندا وەک خۆیان دەمێننەوە یان ئەگەرێک هەیە بۆ گۆڕینیان. حسین عەبدولحسین لە نێوەندی داکۆچیکردن لە دیموکراتیەکان میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنگتۆنە. حسین سەنگی لە کۆڵینەوەکان و کارەکانیشی لەسەر پەیوەندیەکانی وڵاتانی کەندا و ئێرانە و هەروەها وڵاتی یەمەنیش بەشێکی بەرچاوی ژیانیشی لە شارەکانی بەیروت و بەغدا و بەعلبەک بەسەر بردووە کە شانووی ڕووداوە گرنگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوون. حسین ماوەیەک پامنێر بووە و دواتر بۆتە سەرنووسەری ڕۆژنامەی The Daily Star لە بەیروت. دواتریش دەبێتە لێکۆڵەر لە نێوەندی چاتهام هاوس لە بەریتانیا و وتارەکانیشی لە ڕۆژنامەکانی وەک واشنگتن پۆست و نیویۆرک تایمز و ڕۆژنامە و گۆڤارە عەرەبیەکانیشدا بڵاو دەکاتەوە و سەرنجەکانیشی بەهێند وەردەگیرێن لە ئۆرشەلیم پۆست و نیوزویک و چەندان بڵاوکراوەی تری میدیاییدا. حسێن سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونێ. دەمەوێت سەرەتا بزانم ڕای تۆ چیە لەسەر ئەو ڕێکەوتنە چ خوێندنەوەیەکت هەیە بۆی؟ بمختصر أعتقد أنه بە کورتی لەو بڕواایەدام ئەو ڕێکەوتنە زیاتر پەیامێکی ڕاضە بۆ واشنگتن زیاتر لەوەی بۆ بەیژینگ یان بۆ تاران بێت. لەو پەیامەدا عەرەبستانی سعودیا بە واشنگتن دەڵێت ئێوە بواری دیبلۆماتیتان دەبێت فەرمونون ئەوە شێوازی دیبلۆماسیە. جا وڵاتی چین دێتە ناوە یا ڕەهەندی دۆسیەکانی ناوچەکە بگۆڕدرێن کێشەیەک نابێت بۆ ڕاز. عەرەبستانی سعودیا بە واشنگتن دەڵێت ئەگەر ئێوە نەتوانن دڵنیایی بدەن لەسەر ڕەوشی ئاسایشی کەندا و ئەوە ئێمە بژاردەی ترمان هەن و بەرەو ئەو بژاردانە دەڕۆین. ئەمە بە کورتی بیرکردنەوەکانی عەرەبستانی سعودیە لەم بابەتەدا. ینی عەرەبستانی سعودیە چاوەڕوانی چی لە ئێران دەکات؟ أعتقد أنه التفكير السعودي الحالي پێم وایە بیرکردنەوەی ئێستای سعودیەکان هەڵبەت بەپێی ئەوەی لە وتاری نووسەرە سعودیەکاندا دەخوێنینەوە ئەم ڕێکەوتنە وەک بەشێکە لە هەوڵی سفرکردنەوەی کێشەکان لە سیاسەتی دەرەوەی سعودیەدا یان ئەوەی دەگوترێت عەرەبستانی سعودیا پێویستی بە گواستنەوەی لەو ئابووریەی پشتی بەداهاتی نەوت بەسۆ بۆ ئابووریەک لەسەر بنچینەی زیانیاری و خزمەتگوزاریەکان بێت. بێگومان ئەمەش پێویستی بە سەقامگیریشی گەورە و گران هەیە و پێویستی بە نەهێشتنی کێشەکان هەیە لەگەڵ هەموو ئەو هێزە ڕکابەرانەی ناوچەکەدا. ڕێک وەک ئەوەی تووشا کردی پێش 6 مانگ لە ناکۆشی قوڵدا بووە لەگەڵ زوبەی وڵاتانی ناوچەکەدا، بەڵام ئەمڕۆ دۆستایەتی لەگەڵ هەمویاندا دروست کردوێتەوە بە عەرەبستانی سعودیە و ئیسرائیلیشەوە. لەو بڕوایەدام سعودیەکانیش بە هەمان ئاراستەدا دەڕۆن. جا لە پەیوەندی دۆسیی پاراستنی بواری ئاسایشی سعودیا لە دەستدرێژیەکانی ئێران وەک دەزانین واشنگتن نایکات. ئەمریکا دەڵێت نایانەوێت هێزی لەشکری بەکار بهێنن. ئەوە لە ڕووداوەکانی ساڵی 2009دا بینیمان کاتێک ئێران هێرشی کرد و ئەمریکا هیچ وەڵامێکی نەبوو. ئێستا عەرەبستانی سعودیا بەرەو لای چین ڕۆیشتۆ تا دڵنیایی پاراستنی ڕەوشی ئاسایشی خۆی هەبێت لەو دەستدرێژیانی ئێران. خۆ ئەگەر ئێران وابەستە نەبێت ئەوە ڕاز ڕێکەوتنەکە هەڵدەگرێت و دەڕواتە چین و پیان دەڵێت فەرموو ئەو واژۆکەتانە لەسەر ئەم ڕێکەوتنە و ئایا ئێران وابەستە دەکەن یان نایکەن. لە بیرمان نەچێت ئێران ڕێکەوتنێکی بازرگانی لەگەڵ چیندا مۆر کردووە بۆ 25 ساڵ. ئەمەش وها دەکات ئێران پشتێکی زۆر بە چین ببەستێت ڕێک پێچەوانی ئەوەی پشت بە هێزە جیهانیەکانی تر ببەستێت. بەڵام عەرەبستانی سعودیا هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە.
یعنی ئەمە کاریگەری دەبێ بەسەر ئەم هاوپەیمانێتیەوە بەتایبەتی ئەم گۆڕینی سیاسەتە ئەمە بە گشتی پێم بڵێ دوایی دێمە سەر کەسە تایبەتەکان لە عەرەبستانی سعودیە. تؤثر في حال کاریگەری دەبێت تەنها لەو کاتەیە ئەمریکا هەموو بەخششێک و پەیوەندیی دیبلۆماسی لەگەڵ ئێراندا ڕەت بکاتەوە، بەڵام هەموو دەزانین تەنان لەسەر وەختی سەرۆکایەتەکەی داناڵد ترەمپیشدا هەوڵی دیالۆگێکی دیبلۆماتی درا لەگەڵ ئێران، سزای زۆر قورسیشی سەپان بەسەر ئێراندا بە ئامانجی ئەوەی ڕژێمی ئێران ناچار کات بکەوێتە دانوستاندن. بەڕێوەبەرایەتەکەی بایدنیش بە هەمان شێوە و تەنانەت هەندێک جاریش داوای ئەو جۆرە دانوستانان دەکات لەبەرەوە عەرەبستانی سعودیە لەو هێڵە گشتی ئاشکایی ئەمریکا دەرنەچووە. ئەمریکا بەڕیاز ناڵێت لەبەرەوەی ئێمە هاوپەیمانین و نابێت بکەویتە دانوستاندن لەگەڵ ئێراندا، چونکە دەزانێت لە هێڵە گشتێکە دەرنەچووە. ئاماژە بە شتێکی تریش بکەم وەک بەشێک لە وەڵامی پرسیارەکەت. سعودیا واشنتنی خسەباری قمارەوە، بڕواایەک هەیە لای بەشێکی واشنتن کە وڵاتانی کەندا و هیچ بژاردەیەکی تریان نییە بێجگە لە ئەمریکا و هەر دەبێت پشت بە ئەمریکا ببەستن و هیچی دیکە. بەڵام عەرەبستانی سعودیا هاتوو ئەو جۆرە بیرکردنەوەی ڕەواندا و بە واشنتن دەڵێت هەرگیز وها بیر مەکەرەوە کە هیچ بژاردەیەکی ترمان نییە، بەڵکو بژاردەی ترمان هەیە جا وڵاتی چین بێت یان وڵاتانی دیکە. پرسیارە هەرە سەرێکیەکە لێرەدا ئەوەی من بۆ خۆم لەگەڵ ژمارە لە خەڵکی سعودیەدا قسە کردووە زۆربەیان و تەنانەت ئەو وتارانەی کە لەسەر ئەم بابەتەش دەنووسرێ بەڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ ئاماژە بەوە دەکەن کە شازادە محەممەد بن سەلمان داڕێژەری ئەم پلانەیە. ئەمە بۆ ئایندەی محەممەد بن سەلمان خۆی چۆن دەکەوێتەوە؟ برأيي أنه اتجاه ولي العهد السعودي محمد بن سلمان هو نحو سياسة السعودية أولا. بە بڕوای من سیاسەتی شازادە محەممەد بن سەلمان بە پلەی یەکەم بە ئاڕاستی سیاسەتێکە تایبەتمەندێتی سعودی هەبێت. جا ئەم ئاڕاستە سیاسیە بە شێوەیەکە بە ژەوەندەکانی سعودیە دەگرێتەوە لە هەر کوێکی ئەم جیهانەدا بێت، لە واشنتن بێت یان لە چین بێت. جیاوازی نابێت محەممەد بن سەلمان بە پراگماتیکی سیاسیانەی لە ڕادەبەدەر کاری سیاسیانی خۆی دەکات، جا بە ئاڕاستەی بێژینگدا بڕوادیان بە ئاڕاستەی واشنتندا. هەر ئەمە شەوەهای کردووە زۆر کەس بە خۆشیەوە بگەێنە ئەو باوەڕێی درەنگ بێت یان زوو عەرەبستانی سعودیە واژوێ ڕێکەوتنی ئاشتیانەی دوولایەنە دەکات لەگەڵ ئیسرائیلدا بەبێ گوێدانە ئەوەی چی لە نێوان ئیسرائیل و فەڵەستینەکاندا ڕوودەدات. شازادە محەممەد بن سەلمان هەوڵ لە پێناو عەرەبستانی سعودیە دەدات. ئەمەش واتە هیچ شتێک گرنگ نییە لە بەردەم ئەو ئاڕاستەیەدا جا فەڵەستین بێت یان ئەمریکا یان وڵاتی چین. بن سەلمان بە پەرۆشە بۆ جێبەجێکردنی سیاسەتەکانی ئەوەی پێی دەگوتێت ڕوانینی سیاسەتی 23 هەر هەموو هەنگاوەکانیشی لەو گۆشەنیگایەوە سەرچاویان گرتو و بەو شێوەیەش ئایندەی خۆی لەناو عەرەبستانی سعودیەدا مسۆگەردەکات. سیاسەتەکەی ئەوەیە عەرەبستانی سعودیە دەگۆڕێت لە وڵاتێکەوە کە تەنها پشتی بەداهاتی نەوتە بۆ وڵاتێکی بەشداری هەبێت لە ئابووری جیهاندا. ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەیت و دەڵێی گەڕانە بە دوای سیاسەتێکی سعودیەدا، ینی سیاسەتێک بێ کە تایبەتمەندێتی سعودیەکانی تیابێ. ئایا ئەو جۆرە سیاسەتە بە فەرامۆشکردنی سیاسەت و استراتیژیەکانی ئەمریکا بێت لە ناوچەکە؟ لو كانت لدى الولايات المتحدة سياسة واضحة ئەگەر هاتبە و ئەمریکا سیاسەتێکی ڕوون و ئاشکرای هەبووە بۆ کەندا و ئەوە لەو بڕوایەدا نیم شانشینی عەرەبستانی سعودیە بچوایە بەرەو وڵاتی چین. لە ساڵی 2019دا لەسەر وەختی بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک ترامپدا ئەگەر وەڵامی دەستدرێژیەکەی ئێرانی بدایەتەوە کە کردیە سەر دامەزراوە نەوتەکەی سعودیە، ئەوە لەو بڕوایەدا نیم ئێستا سعودیەکان بڕۆشنایە بەرەو وڵاتی چین. دەزانی بەڵێن سیاسەتی ئەمریکا بێسەروبەریکی پێوە دیارە. دیموکراتەکان دەڵێن ئێمە دەکشینەوە، کۆماریەکان دەڵێن کە ئەمریکا بە پلەی یەکەمە و گەلانی وڵاتی جیهانیان بەلاوە گرنگ نییە. ئەمانە شتگەلێکن عەرەبستانی سعودیە دەخاتە بەردەم ژمارێکی کەمی بژاردەکان بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ئەمریکادا. جەخت دەکەمەوە لەوەی ئەگەر ئەمریکا بچێتە وڵاتانی کەندا و بڵێت ئەو هاوپەیمانێتیە زیندوو دەکرێتەوە کە لە سەر وەختی سەرۆک ڕێگند و سەر وەختی شەڕی سارد و ساڵانی هەفتەکاندا هەبووە، ئەوە لەو بڕوایەدام لە سبەی زووتر نیە عەرەبستانی سعودیە لە ڕیزی پێشەوەی ئەو هاوپەیمانێتیەدا دەبێت جا ئەمریکا ئەو بژاردەی نەخسۆتە ڕوو. لەبەر ئەوە داوای چی لە سعودیە بکرێت یان داوای چی وابەستە یەک لە سعودیەکان بکرێت. بەڵام ئێمە بێ پرسیاریش لەسەرەوە بکەین ئێمە متمانە چییە کە وڵاتی چین بۆ نمونە یارمەتیدەری عەرەبستانی سعودیە بێ لە پاراستنی ڕژێمی عەرەبستانی سعودیە، لە سەقامگیری لە ناو عەرەبستانی سعودیە. بۆ خۆت دەزانی ینی کێشەی ئێجگار زۆریانەیە. لا أعتقد أن الصين تتدخل في لو بڕوایدانی وڵاتی چین بکەوێتە ناو کێشە ناوخۆیەکانی عەرەبستانی سعودیەوە و لەو بڕوایشدانیم ئەمریکاش بێوێت هێندە بکەوێتە ناو کێشەکانی ئەو وڵاتە و ئەوەی دەیکات چەند بەیاننامەیەکە لەسەر دۆزی مافەکانی مرۆڤ. ئەوەی دەمان بینی ئەوە بوو سعودیە سەرچاوێکی سەرەکی و استراتیژی وزە بوو بۆ ئەمریکا. ئێستا سعودیە ڕۆژانە نزیکەی 300,000 بەرمیل یان بۆشکەنەوت هەناردەی ئەمریکا دەکات لە کاتێکدا ڕۆژانە 2 ملیۆن بەرمیل یان بۆشکەنەوت هەناردەی وڵاتی چین دەکات. زیاتر لە 150 وزەی ئەمریکا لە
کە نەداوا دێت ئەمەش واتە ئەمریکا بە شێوەیەک لە شێوەکان سەربەخۆیی خۆی بەدەستێناوە لە وزەی وڵاتانی کەندا و هەروەهاش کەندا و چیدی ئەو بایەخە استراتیژیەی نەماوە بۆ ئەمریکا بەڵام چین پشتێکی تەواوی بە عەرەبستانی سعودیە بەستووە و ڕۆژانە 2 ملیۆن بەرمیل یان بۆشکەنەوتی بۆ هەناردە دەکرێت جا ئەگەر یەکێک لەو کەشتیە باهەڵگرانەی نەوت کەوتنە بەرهێرش ئەوە واتە زیان لە بەرژەوەندی وڵاتی چین دەدرێت بەڵام ئایا چین دەتوانێت عەرەبستانی سعودیە بپارێزێت؟ بەڕاستی وەڵامی ئەو پرسیارم پێ نییە چونکە هیچ بەڵگەیەکی ئۆتۆ لە بەردەستدانیە سەبارەت بە وابەستەی چین بۆ بەرگریکردن لە خاکی وڵاتێکی عەرەبی وەک گوتم دەرفەتێکە بۆ عەرەبستانی سعودیە ئەگەر هێرشی کرایە سەر بگەڕێتەوە بۆ بێژینگ و بڵێت فەرموو ئەمە واژۆکەی خۆتانە لەسەری ڕێکەوتن بەهای خۆی هەیە و ئایا لە هێرشی ئێران دەمان پارێزن یان ئەوەی لەم ڕێکەوتنەدا نووسراوە هیچ بەهایەکی نییە؟ ڕێکەوتنی ئیبراهیم لەگەڵ ئیسرائیلدا ڕێکەوتنیشی گرنگ بوو لە ڕوانگەی استراتیژی و هەروە لە ڕوانگەی ئایندەی ناوچەکەشەوە ڕێکەوتنی عەرەبستانی سعودیە و ئێران بەیەکەوە دوورکەوتنەوەی عەرەبستانی سعودیە لە ڕێکەوتنی ئیبراهیم هذا ما تدعيه طهران ئەمە تەران وها دەڵێت کە عەرەبستانی سعودیە لە هاوپەیمانەتی ئەمریکا هاتۆتە دەرەوە بۆتە بەشێک لە هاوپەیمانەتی رووسیا و چین و ئێران و ئیتر ڕاست دەبێتە ئەندامی ڕێکخراوی شەنگەهای لەو بڕوایەدا نیم ئەوەی ئێران دەیڵێت ڕاست بێت چونکە دەکرێت لە گۆشەنیگایەکی ترەوە بڕواینە ڕێکەوتنەکە ئەگەر سعودیەکان بیانێ ڕێکەوتنێکی ئاشتی لەگەڵ ئیسرائیلدا مڕکەن ئەوە لە بەرژەوەندی دەبێت پەیوەندیکی باشی لەگەڵ ئێراندا هەبێت تا تەران نەبێتە گرفت و نەکەوێتە هاندانی دژی عەرەبستانی سعودیە ئەگەر ئەو ڕێکەوتنی ئاشتی مۆر کرد ئەگەر سەیریکی ڕێکەوتنی ئیبراهیم بکەین لە نێوان بنشینەکان و ئیسرائیلدا نیشینە گرتوەکانی عەرەب پەیوەندیکی باشی هەیە لەگەڵ ئێراندا و باڵۆزخانەیان هەیە و ئێرانیش دژی ڕێکەوتنەکەی نەبووە لەگەڵ ئیسرائیلدا و هیچ هەڕەشەیەکی لە میرشینەکان نەکردووە هەر بۆیە لە دەمی ئەگەری ڕێکەوتنی سعودیە لەگەڵ ئیسرائیلدا ئەوە لە بەرژەوەندی دەبێت کە پەیوەندیکی باشی هەبێت لەگەڵ ئێراندا لەو بڕوایەدا ئەو ڕێکەوتنی وڵاتی چین ناوبژی کردووە ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێت ئەوە دەواازی زیاتر لە بەردەم سعودیەکاندا دەکاتەوە تا بەرەو ئاشتی بڕۆن لەگەڵ ئیسرائیلدا بەڕێز عەبدولحسێن من دەگەڕێمەوە بۆلات دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. هەندێک راپۆرتە هەواڵ ئاماژە بەوە دەکەن ئەو ڕێکەوتنی نێوان ڕیاز و تاران کە بێژینگ ناوبژی کردووە دەشێ وەک ئاماژەیەک لی بڕواندرێ بۆ ئەو ڕۆڵ و کاریگەریەی وڵاتی چینەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ ئاشتی و بۆ سەقامگیریش. ئێمە پێشوازی لە هەموو هەوڵێک دەکەین بۆ کۆتایی هێنان بە شەڕی یەمەن هەروەهاش بۆ هێوەرکردنەوەی پشێوەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمانە یەکێک بوون لەو هۆکارانەی سەردانەکەی سەرۆک لە هاویندا چاوتوێژ لەسەر ئەو بابەتانە بکات هێوەرکردنەوەی ڕەوشەکە و بواری دیبلوماتی پێکەوە بنەمای سەردانەکەی مانگی حوتی سەرۆک بوون جا هێوەربوونەوەی ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەرکە سەرکیەکەی و سەرۆک بایدن بە خۆشحاڵیەوە پێشوازی لێ دەکات. ئەمە پەیوەندی بە وڵاتی چینەوە نییە و شتێکە پێوەستە بە وابەستەی ئێران و شانشینی عەرەبستانی سعودیەوە کاتێک دێتە سەر ڕۆڵی ئێمە لە ناوچەکەدا و ئەوەی کە لە ڕاپۆرتەکاندا ئاماژیان پێکراوە وەک هندی چیان باسی دەکەن. بەڕاستی قورسە بتوانم تەنانەت بیر لەوەش بکەمەوە کە جێگەی ڕۆڵی ئێمە گیراوەتەوە لە کاتێکدا هیچ وڵاتێک لەسەر ئەم گۆی زەویە هێندەی ئەمریکا یارمەتی دەرنەبووە بۆ سەقامگیری و یەکگرتووی زیاتری ناوچەکە. وڵاتی چین بەپێی لێدوانی کاربەدەستەکانی پێدەچێت بێ پێگەی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تۆکمە بکات و وەک دەڵێ لە پێناو جێگیرکردنی ئەو ئاشتی و سەقامگیریەی خەڵکی ناوچەکە داوای دەکەن. جا کێشەکان چەندێک ئەڵۆز و مەودای ئاڵنگاریەکان چەندێک درێژ بن گرنگ نین بەڵکو گرنگەکە لە هەبوونی دیالۆگێکی یەکسانانە و هەبوونی ڕێزگرتنی هاوبەشدایە و لێرەوە بەبێ هیچ گومانێک چارەسەرێک دێتە ئاراوە کە جێی قایلبوونی هەموو لایەک بێت خاوەنددارەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگەڕێتەوە بۆ خەڵکەکەی و پێویستە ئایندەکەشی لە دەستی گەلانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێت چین پشتیوانی لە سربەخۆیی وڵاتانی ئەو ناوچانەی جیهان دەکات و هەروەهاش بەهێزکردنی هاوکاری و پێکەوە کارکردن بۆ هێنانە ئارایی ئاشتی و سەقامگیری و ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی گەشە کردو. ئەم جۆرە بەنگەشەیەی وڵاتی چین دەکرێت بگوترێ کاریگەریشی هەیە بەسەر پەیامی فەرمیانەی هەندێک وڵات کە لە پێشترەوە خۆیان بە هاوبەش یان هاوپەیمانی ئەمریکاش داناوە.
also goes to show the role بێگومان ئەم ڕێکەوتنە ئاماژەیە کە بەو ڕۆڵە پێشەنگەی وڵاتی چین هەیەی لە جیهاندا لەو ڕۆڵە پێشەنگەیدا سەنگی خراوەتە سەر یەکگرتن نەک دابەشکردن ڕۆڵێکە سەنگی دەخاتە سەر هاوکاریەک کە هەموو تایدا سەرکەوتوو بن و هەندێریشە بۆ چارەسەرکردنی کێشەکان نەک درێژە پێدانیان هەر بۆیە ئەو ڕێکەوتنە جێ خۆشحاڵیە و پیرۆزباییش لە هەر سێ وڵات دەکەم. بەڕێز عەبدولحسێن ئەمە پرسە گەورەکەیە لەم ڕێکەوتنەدا دەگوترێت کە چین تەنها بۆ بەرژەوەندی خۆی وەگەڕانەوە بۆ ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم ڕێکەوتنەی کردووە لە نێوان عەرەبستانی سعودی و ئێراندا. چین دەتوانێت چی بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ طبعا هناك محاولة صينية لە ڕاستیدا هەوڵێکی وڵاتی چین هەیە تا بێتە هێزێکی جیهانی نەک ئەوەی هەر هێزێک بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمەمان لە سەردانەکەی سەرۆکی چین دابینی بۆ رووسیا لە هەوڵەکانی تری سەرۆکی چیندا دەیبینین بۆ جوڵاندنی هەندێک دۆسی هەستیار. بەڵام پرسیارەکە لەوەدایە وەک تۆ ئاماژەت پێکرد ئایا چین دەتوانێت چ شتێک پێشکەش بکات یان بخاتە بەردەست ئەمە هێشتا زۆر دیار نییە. ڕاستە کۆمپانیەکانی چین لە هەندێک وڵاتدا کار دەکەن بەڵام ئەگەر سێریکی جوگرافیای کەنداو بکەین هێشتاش ئامادەی چین لەو ناوچانەدا زۆر لاوازە. بە بڕوای من ئەو لاوازیە بە بڕیارێکی سیاسی نییە چونکە کێشە لە کۆمپانیەکانی چین و شێوازی سەر و سەوداکردنیاندایە و پێدەچێت کۆمپانیەکانی لە زۆر باردا پێویستیان بە ڕووبەرێکی بەرفراوانتر بێت بۆ کارکردن لەگەڵ ئەو وڵاتانی دامەزراوەکانیان ڕوون و ئاشکرانین. بۆ نمونە کاتێک دەڕوانینە بەشداری چین لە عێراقدا دەبینین بەشداریکی زۆر گەورەی هەیە بەهۆی نەبوونی دامەزراوە دەوڵەتیەکانەوە و نەبوونی چاودێریشەوە. بەڵام کاتێک دەڕوانیتە بەشداریەکانی چین لە عەرەبستانی سعودی ئەوە زۆر بەلاواز دەیبینین تا ئێستاکە ئامادەجی بە هێزی ئابووری چینمان نەبینیوە لەو ناوچەی جیهاندا و ناشتوانێت یارمەتی و کۆمەکەکان بە دراوی قورس داوین بکات. چین ئامادەیەکی سەربازی نییە لەو ناوچەیەدا بەڵکو ڕێکەوتێکی 25 ساڵی لەگەڵ ئێراندا هەیە. ئەمەش گەورەترین شتێکە چین هەیبێت لەو ناوچەیەدا لە پەیوەندی بەو ڕێکەوتنەشەوە کە لەم ماوەی ڕابردوودا مۆرکرا نازانین بە سوود دەگەڕێتەوە بۆ ئێران لەو ڕوانگەیەوەی ئابووری ئێران هەر لە داڕماندایە هەرچەندە ئەوە بۆ 2 ساڵیش دەڕوات ئەو ڕێکەوتنە 25 ساڵی لەگەڵ بێژینگدا مۆر کردووە. هەر بۆیە دەڵێم چین ئەزموونێکی نوێیە. چین دروشمی گەورە بەرز دەکاتەوە و تا ئێستاکەش هیچ شتێکی بەرجەستە نەبووە. جار و داوی ئەم ڕێکەوتنە هەمووی لە بەردەم کارکتەرەکانی جیهان و ناوچەکەشدایە بەڵام قورسە پێشبینی ئایندەی چینی پێ بکەیت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لە بەشی یەکەمی بەرنامەکەدا ئاماژە بۆ کرد کە ئەمریکا سیاسەتێکی دیاریکراوی نییە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست نبووە ئامادەیەکەشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کەمتر بۆتەوە بە بەراورد لەگەڵ جارانە. وڵاتی چین ئەتوانێت جێی ئەمریکا بگرێتەوە؟ إن كان لدى الصين مصلحة يمكن أن ئەگەر چین بەرژەوەندی هەبێت ئەوە دەتوانێت بەشداری هەبێت لە ژماری بابەت و دۆسی جۆرا جۆردا. بەڵام ئایا دەتوانێت جێ ئەمریکا بگرێتەوە لەو ناوچەی جیهاندا؟ لە ڕاستیدا وەڵامی ئەو پرسیارە لە ئێستادا هەم ئاڵۆزە و هەمیش قورسە. دەشزانین تەنانەت هێزێکی گەورەی وەک ئەمریکا کە خاوەنی ئابوورێکی هەر زۆر بەهێز و هەروەهاش هێزێکی گەورەی لەشکریشە بەڵام نوقمی زۆنگاوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو و دواتر دەستی خۆی بەرز کردووەتەوە وتی دەڕوات چونکە جێی تر هەن لە جیهاندا پێویستیان بەوەیە ئەمریکا بایەخێکی زیاتریان پێ بدات و داهات و پێگەی استراتیژی گەورەیان هەیە و زۆر گەورەتر لەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وەک باسمان کرد چین بایەخێکی زیاتر دەدات بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە زۆربەی ئەو وزەی دەدرێت بە چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەیە. وەرێ ئایا چین دەتوانێت ئاڕاستی کاروبارەکان بگۆڕێت؟ بەڕاستی هیچ ئەزموونێکی وڵاتی چینمان نەبینیوە لە ڕابردوودا تا ئاماژەی پێ بکەین نە ڕووی دەستهەبوونی لە کێشەکاندا نە لە ڕووی ئابووریەوە. ئەوەی هەیە و نییە ژمارەیەک لە ڕاگەیەندرا و میدیای بچووک و هەندێک دامەزراوی بچووکن و هیچی دیکە. من هەستەکەم ئەمریکا نیگەرانیەشیە بەرامبەر هەم بە ڕێکەوتنەکە هەم بەرامبەر بەو ڕۆڵەی کە چین دەیە بیبینێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. یعنی گوێمان لە لێدوانەکانی هەموو تەبێژی کۆشکی سپی هەموو تەبێژی وەزارەتی دەرەوە بوو ئەو نیگەرانی تیا بەدیەکرێ. ئەمریکا لە چی نیگەرانە؟ هناك قلق أمريكي من نیگەرانی ئەمریکا لەوەیە کە چین ببێتە هێزێکی جیهانی نەک لەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببێتە هێزێک. دەزانین ئەمریکا هەنگاوی دیاریکرا و جۆرا و جۆری خۆی هەیە لە سەرانسەری جیهاندا تا دەگاتە ئەوەی ژێردەریایی ناوەکی بۆ ئوسترالیا دابین دەکات. ئوسترالیاش دراوسەی چینە. نیگەرانی لە گەشەکردنی کاریگەریەکانی چین و بڕیاری بەرەنگاربوونەوەی چینیش بڕیارێکە و لە ئەمریکا دراوە تەنانەت پێش ئەم بەڕێوەبەرایەتیش ئەو بڕیارە دراوە. جا دۆسەی ترس و نیگەرانی ئەمریکا لە کاریگەریەکانی چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا
دەکەوێتە سەر ئاسی بایەخی ئەمریکا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەزمموی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەزمموونێکی زۆر تاڵە، ئەزمموونێکە ئەمریکا هەزاران کەسی خۆی تیادا کوژاون و بریندار بوون و چەندان تریلیۆن دۆلاری لەو ناوچەیەدا خەرج کردووە. بەڵام داهاتێکی زۆریشی بۆ نەگەڕاوەتەوە، جا تەنها گرنگێکی لەو ناوچەیەدا هەبێت بریتە لە وزە و ئێستا ئەمریکا لە ڕووی وزەوە نیمچە سربەخۆیە و تەنانەت هەناردەی وزە دەکات و لە کەنەداشەوە هاوردەی دەکات. ئالێرەوە خاوەن بڕیاری سیاسی ئەمریکادا دەنیشێت و بیر دەکاتەوە لەوەی ئەگەر چین ڕۆژهەڵاتی ناوەڕاستی برد بۆ خۆی چی ڕوودەدات؟ ئایا کاریگەری دەبێت بەسەر بەرژەوەندی استراتیژی و نیشتیمانیەکانی ئەمریکاوە یان نا؟ ئەوە بە مەزەندەی خۆم دەڵێم نەخێر زۆر کاریگەری نابێت، بەڵام وەک باسم کرد ئەمە هەر پێشبینیە، چونکە هیچ شتێکمان لە بەردەستدا نییە بۆ گرنگی پێدانی چین بەو ناوچەیە. دوا هەمین جار چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەستێوەردانی کردبێت هێرشەکەی مەغۆلەکان بۆ لە ساڵی 1285 زانیدا. دوای ئەو هێرشە هیچ دەستێوەردان و بەشداریکی ڕۆژهەڵاتی نەبووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. پێم وایە ئەو نیگەرانیە لەوە دێت کە هیچ زانیاریەک نییە یان توانایی پێشبینیکردن لەوانەیە ڕۆژێک ئەمریکا بێت و بڵێت پێدەچێت هەڵەمان کرد بێت لەوەی لەو ناوچەیە کشاوینێتەوە. وڵاتی چین جێی گرتینەوە. ئیدی ئەمانە هەمووی پێشبینین دەکرێن و وەک تۆش ئاماژەت پێکرد نیگەرانین بۆ ڕۆڵێکی نەزانراوە. ئەگەر بێت و ئێمە وای دابنین ئەمریکا هەر بە تەواوەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست فەرامۆشەکە. ئەڵتەرناتیڤی ئەمریکا چیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ لأن الشرق الأوسط منطقة چونکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکە و بایەخە استراتیژیەکەی لە بوونی وزەدایە و ئێستاش جێگرەوەکانی وزە لە بەردەستدان، جا بۆ ئەمریکا بۆ کەنەدا بۆ بەرازیل و وڵاتانی دیکەش شتەکە گۆڕاون و سەرچاوەکانی وزە بۆ وڵاتان زۆرن و جۆرا و جۆریشن بە پێچەوانی ڕابردووە. ئەو وڵاتانەی بەرهەمهێنی وزەن لە بەرژەوەندیانە وزە هەناردە بکەن. لە بیرمانە لە ساڵی 1970دا عەرەبستانی سعودیە ناردنی نەوتی بۆ ئەمریکا و شانشینی بەریتانیا قەدەغە کرد. لەم قۆناغەدا کەس ئاوەها بڕیارێک نادا وڵاتانی نەوت هەناردە دەکەن لە پێشبڕچێدان بۆ خستنە بازاڕی نەوتەوە تا داهاتی نەوتی دەست بکەوێت. جا کاتێک وزە دەبێتە تەنها هۆکارێکی باخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئیتر دەبێت ئەمریکا ترسی لە هیچ شتێک نەبێت. بە تایبەتیش هاوپەیمانەکانی ئەمریکا لەو ناوچەیەدا کەمن و بریتین لە ئیسرائیل و کورد و لایەنێکی عەرب لە بەشێکی کۆیدا و هەروەها بەشێک لە عێراقیەکان و بەشێک لە سعودیەکان. هیچ وڵاتێک نییە بڵێت ئێمە هاوپەیمانی ئەمریکاین و بێلەوە هیچ شتێکی ترمان بەلاوە گرنگ نییە. کاتێک ڕەوشەکە ئاوەها دەبێت ئەوە ئیتر بە دووری دەزانم ئەمریکا بێت و بڵێت با توانایی و سەرچاوی زیاتری خۆمان لەو ناوچەیەدا وەگەر بخەین یان بە سەرباز و دارایی خۆمان وەبەرهێنان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بکەین. دەگەڕێمەوە بۆلات بەس لە دۆسەی یەمەنەکەین. بەلای کۆمەڵگەی نێونەتەوەیەوە پاراستنی ئەم ڕەوشەی نەشەڕ نەئاشتی لە وڵاتی یەمەندا گرنگە و هیواش دەخوازرەیە ڕێکەوتنەکەی نێوان عەرەبستانی سعودیە و ئێران ببێتە هۆکارێک بۆ ڕاگرتنی تەواوەتی شەڕی یەمەن. هەوڵی چڕوپڕی دیپلۆماتی لە ئارادان لە ئاستی جیاجیادا بە مەبەستی کۆتایی پێێنان بە قەیرانی یەمەن. ئێستا لە ئەزمموی هەوڵی دیپلۆماتی ناوچەکەدا دەژین و هەروەهاش گۆڕینی هەنگاوەکان بۆ وتوێژێکی قوڵ. هەوڵەکانی وڵاتانی ناوچەکە جێ خۆشحاڵین و بە تایبەتیش ئەوەی شانشینی عەرەبستانی سعودی و شانشینی عومان هەروەها داوا لە هەموو لایەنەکانیش دەکەم ئەو دەرفەتەی ئێستا هاتوۆتە ئاراوە بیقۆزنەوە و داواش دەکەم درێژە بەو ژینگەیە بدرێت کە وتوێژی تێدا دەکرێت تا بگەینە بەرەنجامێک لە وتوێژانەدا. نەمانی پشودرێژی دەمانگێڕێتەوە بۆ چوارگۆشەی یەکەمی توندوتیژەکان و هەرچیەکی تا ئێستاش دەستکەوتە هەمووی لە دەست دەدرێن. ئەم ڕێکەوتنە وەهانگ نەکردووە گوتارێکی هاوبەش بێنێتە ئاراوە لە نێوان حکوومەتی فەرمیدان پێدانراوی یەمەن کە عەرەبستانی سعودیە پشتیوانی دەکات و هەروەهاش ئەو حکوومەتەی حوسیەکان کە کۆماری ئیسلامی ئێران پشتیوانی دەکا. حوسیەکان لە ساڵی 2014دا دەستیان گرت بەسەر شاری سەنعا پایتەختی یەمەن. ئێمە پشتیوانی لە هەموو هەوڵێکی خواست باش و ڕژد و دڵسۆزانە دەکەین بۆ ئاشتی و سەقامگیری ناوچەکەدا. هەروەها هیواداریشن ڕێکەوتی نێوانی شانشینی عەرەبستانی سعودی و ئێران ببێتە مای قۆناغێکی نوێی پەیوەندیەکان لە ناوچەکەدا. هیواداری ئێران ببینین دەستێوەردان لە کاروبارەکانماندا ڕابگرێت. هیوادارین ئێران ببینین ڕەفتارەکانی خۆی بگۆڕێت لە وڵاتەکەم و لە ناوچەکەشدا.
عربستانی سعودیە زۆر شوێنی لە یەمەن داوێران کردو و پێشێلی توانایەکانی یەمەنی کردو و خەڵکێکی زۆریشی کوشتووە. هیوادارین ئەم ڕێکەوتنە ببێتەمایی ئاشتی و ئاسایش و سەقامگیری نەک هەر لە یەمەندا بەڵکو لەو شوێنانەشدا کە سعودیەکان ئاگری شەڕیان خۆش کردووە وەک سووریا و لوبناان و عێراق و زۆر شوێنی تریش کە ئەزمموی قەیرانەکانی تێدا کراوە و ڕۆڵی عربستانی سعودیمان تێدا بینیوە چۆن زیانی گەورەی لە ژیانی خەڵکو و ئەو حکومەتانش داوە. هەر بۆیە هیوادارین ئەم ڕێکەوتنە ڕەوشی ئارامی و سەقامگیری بە دوای خۆیدا بێنێت. هیوادارین. هەمان جۆر دابەشبوونیش لە ناو هاوڵاتیانی ئەمەندا دەبینرێ هەندێکیان هیوایان وایە ئەم ڕێکەوتنە بێتە مای دەربازبوونی وڵاتەکەیان لەو هەموو مەینەتی تێدا دەژی و هەندێکیش هەر لە ڕۆژی واژۆکردنی ئەو ڕێکەوتنەوە گەشتبین نین بەوەی یارمەتی دەربێ بۆ ئاشتی و سەقامگیری و ڕەوشێکی جێگیری ئاسایشی. بە پشتیوانی یەزدان ڕێکەوتنی نێوان ئێران و عربستانی سعودیا دەبێتە دیاردەیەکی باش بۆ جیهانی عربی و جیهانیش و بە تایبەتیش بۆ گەل و وڵاتی یەمەن تا ئەم شەڕە ڕابگیرێت و گەمارۆکان هەڵبگیرێن و موچەکانمان وەربگرین. پێم وانییە هیچ پەیوەندێکی دیپلۆماتی نێوان عربستانی سعودی و ئێران بە بنەمایی ئاشتیەکانی بەرفراوانی هەمەلایەن لە ناوچەکەدا لەوانەیە هێوریەکی کاتی بێنێتە ئاراوە لەسەر بنەمای هەندێک ڕێکەوتنی دیاریکراوی مەودا کورتخایان بەڵام نابێتە مای ڕێگەگرتن لە شەڕ لە یەمەن و بە هیچ شێوەیەکیش نابێتە مای ئاشتێکی درێژخایان لە وڵاتەکەمدا. بەڕێز عەبدولحسێن سەرەتا پێم بڵە خۆت چەند گەشتبینی ئەم ڕێکەوتنی نێوان عربستانی سعودیە و ئێران یارمەتی دەربێ بۆ ئەوەی هەر هیچ نەبێ بڕێک هێوربوونەوە لە ڕەوشی وڵاتی یەمەندا ببینی؟ لا أنا غير متفائل أبدا، بالعكس متشائم. نا هەرگیز گەشتبین نیم بە پێچەوانەوە ڕەشبینی شم و پێم وایە ڕێکەوتنی نێوان ئێران و عربستانی سعودیە بە گشتی نابێتە مای هیچ کرانەوەیەک لە ڕەوشی یەمەندا و لەو بڕوایشدا نیم گەورەترین شتێک بهێنێتە ئاراوە بریتی دەبێت لە جێگیرکردنی ئەو ئاگربەستەی کە هەیە. ناکۆچەکان لە وڵاتی یەمەن زۆر قوڵم و پێش ناچێت حوسیەکان ئامادەی هیچ دەستبەردار بوونێک بن لە فەرمانڕەوایەتی و دەسەڵاتدا و ئامادەش نین هیچ لایەنێکی دیکەش بەشدار بن لە فەرمانڕەوایەتیکردنی یەمەندا. هەروەهاش دەزانی سعودیا پشتیوانی لەو حکومەتە دەکات کە حوسیەکان کودەتایان بەسەردا کردووە. جا گوتم ناکۆچەکان قوڵن و ئەوەی میدیای حوسیەکان ببینێت ڕێک دەزانێت حوسیەکان لە دەرەوەی ئەو ڕێکەوتنن. پێشم وانێ ئێران ئەو توانایی هەبێت بتوانێت ڕای خۆی بەسەر حوسیەکاندا بسەپێنێت هەرچەندە توانای هەیە بۆ سەپاندنی ئاگربەست با لە بیرمان نەچێت ئەم کێشە و ناکۆچانە ڕەگ و ڕیشەیەکی کۆنیان هەیە. پێشتریش شەڕ هەبوو عربستانی سعودی و هەروە وڵاتی میسریش لەسەر وەختی سەرۆک جەمال عەبدولناسردا بەشدار بوون لەو شەڕەدا. واتە دابەشبوون یەمەن دەگەڕێتەوە بۆ سەروەختەکانی پێش ئەوەی ئێران وەک زلهێزێکی ناوچەکە دەربکەوێت و ئەو دابەشبوون و ناکۆچیانش درێژیان دەبێت تەنانەت بۆ دوای ئەوەی ئێرانیش وەک زلهێزێکی ناوچەکە نامێنێت. ئەو ئاشتی و سەقامگیری کە بازەکرێت لە ناوچەکەیە چۆن دێت هەدی ئەگەر دۆسەیەکی گرنگی وەکو یەمەن چارەسەر نەکات؟ أعتقد أنه يعني حتى الآن ما نراه أو على لو بڕوادەم ئەوەی تا ئێساکە بەدی دەکرێیان هەر هیچ نەبێت ئەوەی لە میدیای ئێراندا دەگوترێت ئەوەیە کە عربستانی سعودیا لە بەردانواندنی کردووە و خۆی بەدەستەوە داوە. دەستبەرداری لوبنان و عێراق و یەمەن و هەموو ناوچەکە بووە تەنها لە بەرامبەر ئەوەی کۆماری ئیسلامی ئێران هیچ هێرشێک نەکاتە سەر سعودیا. ئەمەش بەڕوانینی ئێرانیەکان خۆ بەدەستەوەدانی سعودیە هەرچی ڕای سعودیەکانیشە وەک خۆیان دەڵێن گەڕانەوە بۆ پەیوەندی دیپلۆماسیەکان لەگەڵ ئێراندا. هەڵبەت پاشەوەی ئێرانیەکان لە ساڵی 2016دا باڵوسخانی سعودیا لە تەهران و کۆنسوڵخانەکانیشان لە مەشهەد ئاگر تێبەردا. سعودیەکان لە ڕوانگەی پەیوەندیەکانەوە سەیری ئەم بابەتە دەکەن و دەشیانەوێت بزانن کە چه بەرەنجامێکی دەبێت و بەرەو کوێشیان دەبات. ئەمەش واتە سعودیا هێشتا بەرچاوی ڕوون نییە بابەتەکان بە چه ئاڕاستەیەکدا دەڕۆن و وەک ئەزمونێک سەیری دەکات. جا کە سەیری ئەو دوو جۆرە ڕوانی نەدەکەیت دەگەیتە ئەو بەرەنجامەی کە کرانەوەیکی متمانە پێکراو نابینرێت تەنانەت ئەگەر کرانەوەیکی گەورەش هەبێت. لە نێوان ئێران و عربستانی سعودیشدا ئەوە پێم وانییە هیچ ڕنگدانەوەیکی هەبێت بەسەر ڕەوشی یەمەن و لوبناندا. هەرچی لوبنانە ئێران بە تەواوەتی کۆنتڕۆلی کردووە و لە یەمەنیشدا باڵادەستی هەیە لە پەیوەندی بە عێراقیشەوە. عێراق بابەتێکی ئاڵۆزە و ئێران دەسەڵاتێکی ئەو توی نییە بەو شێوەی لە لوبنان هەیەی بەڵام دەستبەرداری پشتیوانیکردنی میلیشیاکان نابێت. ئەم لەسەرمان ینی پرسیارم هەیە ئێران ینی وەکو زیادکردنیە بۆ قسەکانی بەڕێزت ئێران ئەڵێ ئێمە ئامادەین بۆ کۆبوونەوە لەگەڵ وەزیری دەرەوەی عربستانی سعودیا و ناوی ینی سێ شوێن دەبات بەڵام ئاشکرایان ناکات شوێنەکان کوێن. عربستانی سعودیەش دەڵێ ئەمەی کە مۆر کراوە بریتێ لە تێگەشتێکی هاوبەش کە ئەبێ
کێشەکان ناکۆچیەکان لە ڕێی دیالۆگەوە چارەسەر بکرێن تەنانەت پێشی ناڵێ ڕێکەوتن. بەرحاڵ بێمەوە سەر بابەتی ئەوەی لەم دۆسەیەدا هەموو باسی یەمەن دەکەن. تۆ یەکەم کەسی گوێم لێ بێ باسی عێراق و لوبنان و شوێنەکانی تر بکەی. ئەگەر ڕێکەوتنەکە سەرکەوتوو بوو ئێران دەستبەرداری و سیاسەتانی خۆی بێ لەو ناوچەیە لە عێراق لە سووریا لە بەحرین لە هەر شوێنی شکەیە بێ. طبعا العراقيون هم الذين يقولون أن هذه الاتفاقية إيجابية بالنسبة لنا، يعني لسنا نحن لراسي العراقي كان خوان دلين أم ريكوتني شي أريني بوان أما خوان ودلين وكزنا هاتو أو بسبينت بسريان دا بيموانيا أم ريكوتنا بيوندي هبيت بعراق وات شكا كيشي إيران العراق دا كيشي كالقال العراقي كان دا نق لقال السعودية كان دا أواني العراق وين كان خامنئي وقاسم سليماني دا سوتينن لبغداد ولبصرة يان أجر برددنا كونسول خاني إيران لبصرة أوان نخلشي سعوديا نسر بسعوديا تنانت سنجنين بلكو الشيعة وعربي عراقين وشانازي بعراقي بوني خوان ودكان دج بإيران بيمواني عربستاني سعودية كاريغريشي أو تو هبت بسر كشكاني عراقوا بل دتوانيت آسي بشوية كان برسكات ولا دجي إيران لريبة كاريناني هنديك دولاناني نهاري إيران بلان بيمواني سعودية أو جورة كاربكات بو لبنانيش بهماشي والسعودية للبنان كشايو شكزاني أو ولاتك وتدس حزب الله وإيرانوا جابوشي قصو باسكان زياتر سوارت بولات يمنا شكا يمن جرينكتر بو سعودية لو روانجيوي عمارکردنی موشکە بالیستیکەکان لە ناو یەمەن و لەسەر سنووری سعودیە بابەتێکی زۆر مەترسیدارە بۆ سعودیەکان وەک لە لوبنان و عێراق ئەمە بێرەوەی ئەمریکا و نەتەوەی گرتوەکانیش لە هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەو دوو وڵاتە. زۆر بە کورتی پێم بڵێ بەرلەوەی بچمە بەشی کۆتایی بەرنامەکە کامیان زیاتر پێویستیان بەم ڕێکەوتنە بوو ئێران یا عەرەبستانی سعودیە؟ ئێران دەگەڕێمەوە بۆ لات. دنگ امریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان برaya malper û platformên mîdya civakiya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ئەی دەبێ ئەم جۆرە ڕێکەوتنانەی کۆماری ئیسلامی ئێران چ جۆرە گەشتبینیەکی لە ناو ئێراندا بە خەڵک بەخشی بێ بە تایبەتیش لە ئێستادا کە نەورۆزە خەڵک بێزار و ناڕازین لەو ڕەوشە ئابووری هەیەە وەک خۆیان دەڵێن کە خەڵک نەتوانێت بژێوی دابین بکە ئیدی ڕێکەوتن بکرێ یان نەکرێ چ شتێک لە ڕاستیەکانی ناو کۆماری ئیسلامی ئێران دەگۆڕێت. ئەم ساڵێکی زۆر ناخۆش و خەماویە. پێشتر زۆر دڵم بە نەورۆز خۆش دەبوو بەڵام ئێستا خۆشحاڵ نیم پێی تەنانەت ماڵەکەشم پاک نەکردوتەوە و ئەم ساڵ حەفسینیشم ئامادە نەکردووە کە پێشتر هەموو ساڵێک دەم کرد لەبەر زۆر هۆکار خەمبارم ڕەوشی ئابووری لە دەستدانی زۆرێک لە گەنجەکانمان هاوسۆزی ئەو دایکانم خۆشەویستەکانیان لەدەستداوە هەست بە ناڕەحەتیەکی زۆر دەکەم کە باسی ئەم ڕەوشە دەکەم و دەمخاتە گریان. ئەگەر هێندە پارەت نەبێت خێزانەکەت بژێنیت و خواردن دابین بکەیت ئەوە ئیتر وەک هەموو کەس دەزانن خەڵک دڵخۆش نابن. جا دڵنیام لەوەی حکوومەتی ئێران دەزانێت کێشەکە چییە و دەشدانێت دەبێت شتێک بکات لە ڕووی سیاسیەوە زۆر گرنگە کارێک بکات و ئەم گەمارۆیانە لا بدرێن. بە سادەیی دەڵێم من بۆ خۆم وەک خانەنشینی قسە دەکەم و دەڵێم حکوومەت نەیتوانیوە هیچ شتێک بکات ئەمە قسەی دڵی منە هەموو شتێک گرانە و ئەوە تا هەرچەندها دەمانەوێت بزانین نرخ بە چەندە دەنا ناتوانانی هیچ شتێک بکڕێن دەبێت حکوومەت تێبگات لەوەی هەموو شتێک زیاد لە ڕاددەگرانە. تۆ پێوتم ئێران زۆر بە پەرۆژ وەکەم ڕێکەوتنە مۆر بکە. ئێران چی پێ بۆ گەلی ئێرانی ئەوە تاسی جۆمان لێبوو خەڵکی ئێران چی دەڵێن زۆر بێزارن. أنا قلت إنه إيران هي بەڵێ من وتم ئێران ئەم ڕێکەوتنەی دەبیت چکە تەنها پاژێک هەفتە لە ئاگرتێبەردانی باڵۆزخانی سعودیە دەرکەوت ڕژێمی ئێران پەشیمانە لەو کاری کە کردوێتی داوای لێبوردنی کردو و وەک دەڵێت لێکۆڵینەوە و لێپێچینەوەی کردو و داواشی لە سعودیەکان کردووە تا پەیوەندیەکانیان دەست پێ بکەنەوە واتە نزیکەی 6 ساڵە تەران دەخوازێت ئەو پەیوەندیانە دەست پێ بکەنەوە ئەم ڕێکەوتنە چ ڕنگدانەوەیکی دەبێت بەسەر هاوڵاتیانی ئێرانەوە لەو بڕوایەدا نیم هیچ ڕنگدانەوەیکی هەبێت و هەر قسەی و هیچی دیکە چونکە سزا سەپێنراوەکانی ئەمریکا هەر بە
بە سەپێنراوی دەمێنەوە و ئەو مەینەتی ئابوووریانی هاوڵاتیانی ئێران ڕوبەڕووی دەبنەوە بەهۆی ڕفتارەکانی ڕژەمی ئێرانەوەی لە جیهاندا. ئێران شان بەشانی رووسیا وەستاوە دژ بە ئوکرانیا بۆتە پشتیوان بۆ چین دژ بە ئەمریکا. ئەم جۆرە سیاسەتی ئێران ئەو بەرەنجامە ئابوووریانی هەیە کە دەیبینین و پێم وانییە ئەم ڕێکەوتنەش لەگەڵ سعودیەدا ببێتە مای هیچ گۆڕانکاریەک لەو سیاسەتانی ئێراندا. زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەی چاوی واشنگتندا. سپاس و پێزانینم. ئەلبەتە عزیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها هی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.